حکوومەتی عێراقی بەردەوامە لە ئامادە سازیەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە مانگی حوزەیراندا و لەو وادەی دیاری کراوە، بەڵام ئاماژەی زۆر هەیە کاڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە نەچێت. ڕۆژی پێنجشەممە 14 مانگ هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق بە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی دادگای باڵا و سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن لەگەڵ جینین هینس نوێنەری سەرۆکی نەتەوە گورتووەکان کۆبوونەوە و دواهەمین پرسی هەڵبژاردنیان تاوتوێ کرد. لە دوای کۆبوونەوەکە ڕاگەیەندراوێک بڵاو کرایەوەتی داباز لە کۆتا ڕێکار و ئامادەسازیەکان کرا بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن بەبێ ئەوەی هیچ ئاماژەیەک بە ئەگەری دواخستن بکات، بەڵام بەپێی زانیاری میدیا عەرەبیەکان بەشێکی زۆر لە کوتلە سیاسیەکانی پەرلەمانی عێراق دەیانەوێت هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران لە مانگی حوزەیرانی ئەم ساڵەوە دوا بخرێت بۆ مانگی نیسان یان ئایاری ساڵی 2022. عەبدولحسێن مەهداوی ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری هەڵبژاردن دانی بەوە دانا کە هەندێک لایەنی سیاسی پێیان وایە کە ناکرێت هەڵبژاردن لە وادەی دیاریکراودا بەڕێوە بچێت. سەبارەت بەو بابەتە بەها عەڕەجی جێگری سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق لە تویتێکیدا بڵاوی کردەوە لە کۆبوونەوەکانی ئەم دوایی لایەنە سیاسیەکان گەیشتونەتە و دەرەنجامی هەڵبژاردن لە مانگی حوزەیران بەڕێوە نەچێت و تەنها ڕاگەیاندنی بڕیارەکە ماوە. لایەنەکانیش دەیانەوێت کۆمسیۆنی هەڵبژاردنەکان دواخستنەکە لە ستۆ بکرێت. لایەنە سیاسەکان کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن دەڵێن کۆمسیۆن ناتوێنێت لە وادەی دیاریکراودا ئامادەکاریەکانی کارتی بایۆمەتری و تۆمارکردنی ناوەکان تەواو بکات. پێشیان وایە پێشخستن یان دواخستنی هەڵبژاردن هۆکارێک نییە بۆ ئەوەی گومان لەسەر پاکبوونی هەڵبژاردن دروست بکات. لەبارەی ئامادەسازی کۆمسیۆن سەعید کاکەیی ئەندامی پێشووی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن ڕایگەیاندووە کە کۆمسیۆن پێویستی بە لانی کەم 11 مانگ هەیە تا تۆماری دەنگدەران نوێ دەکاتەوە و سەرجەم کارتەکان ڕادەست بە دەنگدەران دەکات. جگە لە کۆتایی نهاتنی ئامادەکاریەکانی هەڵبژاردن گرفتێکی دیکە لە بەردەم هەڵبژاردنەکان داوایە کە تا ئێستا یاسای دادگای فیدراڵی لە پەرلەمان تێنەپەڕێنراوە بەهۆی ئەوەی دادگای فیدراڵی کە لە کۆتاییدا ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند دەکات ئەو بابەتەش لە پەرلەمان پاکخراوە. لە بەرامبەرم هەوڵانە و ئەو پاساوانەی دەهێنرێتەوە ڕەوتی سەدر گەورەترین لایەنگری ئەوەیە هەڵبژاردن لە وادەی دیاریکرا و شەشی حوزەیران بەڕێوە بچێت. غایب عامری پەرلەمانتاری سەر بە سەدر ڕایگەیاندووە بەشێک لە لایەنە سیاسەکان دەیانەوێت دۆخی قەیراناوی عێراق بقۆزنەوە و هەڵبژاردنەکان دوا بخەن و هەرگیزیش ئەنجام نەدرێت لە پێناو بەدیهێنانی ئەجێندا تایبەتەکانی خۆیان. لە کۆتاییدا سەبارەت بەوەی کێ سوودمەندی یەکەمە لە دواخستنی هەڵبژاردنەکان چاودێران پێیان وایە. مستەفا کازمی سەرڕای ئەوەی وادەی هەڵبژاردنی دیاری کردووە، بەڵام لەم کاتەدا هەڵبژاردن لە سوودی ئەودا نابێت. بە پێچەوانەشەوە لە ئەگەری دواخستنیدا دەتوانێت بە زیاتر مانەوەی لە دەسەڵات و ئەنجامدانی هەندێک چاکسازی دیکە ماوەیەکی زیاتری لە بەردەمدا دەبێت بۆ ئەوەی هاوپەیمانیەتیەکی بەهێز دروست بکات و سەرۆکایەتی وڵات بکات بۆ قۆناغی داهاتوو، دوای ئەوەی حزبەکانی پێشووی دەسەڵات تەنها ڕۆڵیان لە وێرانکردنی وڵاتدا هەبووە.